ڕەنگەلات وا بێکە گوایە یارەکەت ماراتەکە یا بەکەی بانووی تەلاری بەرزیم شاراتەکە ئەو خەیاڵات خاوە تووشی داویە و ماراتەکە ئەو وەکو گورگێکە مەیلی ئەو لەش و لاراتەکە ئەو بەتانیا بۆ گوڵی سارمێزی بادەی تۆیەوێ هەر کە جارێ بۆنی کردی جاگوڵێکی نێ نامم خۆش برافو ئارزیە دەست خۆش ئەزانم ترست هەیە ئەوە بەشێکە لەوەی کە هینە بەڵام تر ئەوە گوڵێکی نوێ هاتوۆتە ناو کوردای دڵەوە بەخێر بێ ئارزیان تر مناڵێم بەڵێ منی چێژم بەڵێ بەڵێ منیشەڵم بەڵێ بەڵێ چوار بەڵێ te performans ecvan gelo. Ger tu dixwazî bibî yekemên guhdaş bo performansên nû me bişopîne.